بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکە لە بەرنامەی ستۆدیۆی ١٤٧ دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەڕێزان لە نێو هەڵمەتی هەڵبژاردەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستاندای کۆمەڵی دادگەری کوردستان بە کارنامەیەکی هەشتەوەری چۆکما کە دەستی خستۆتە سەر ئەو خاڵە گرنگانەی کە تایبەتن بە حاڵ و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان هەم لە ڕووی دارایی هەمیش لە ڕووی پاراستنی بەها بەرزەکانی کۆمەڵگەی کوردەواری. لەم ئەڵقەیەدا هەردوو بەڕێزان کاک عیماد ڕەزا کاندیدی ژمارە 16 لە لیستی ١٤٧ دەبازنەی هەولێر لەگەڵما. زۆر بەخێر بێ کاک عیماد. و زۆر بەڕێز مەریەم بڵباس کاندیدی ژمارە 5 لە لیستی ١٤៧ کۆمەڵی دادگەری لە بازنەی هەولێر. زۆر بەخێر بێ خاتو مەریەم. کاک عیماد با لە تۆ دەست پێ بکەم. بەڕێزت دوو باگراوندت هەیە بە تایبەتی ئەوەی کە هونەریە و باگراوندیش کە لەمێژە لە نێو کاری ڕاگەاندندای. دەیبەستمەوە بەو بابەتەی کە پاراستنی ئەو ناسنامە موسڵمانیەتیە کە کۆمەڵی دادگەری لە یەکێک لە تەوەرەکاندا کە تەوەرەی گشتیە بنەمای گشتێ دایناوە. بەو ئەزمونەی کە هەتە چۆن دەتوانین لە پەرلەمانی کوردستان ئەو پرۆژە یاسایانە ببینە پێش کە ئەم ناسنامی موسڵمانیەتیە بپارێزین. پەروەردیگار درود و سەڵات و ڕەحمەت برژێ بەسەر گیانی خۆشەویستمان محەممەد صلی الله عليه وسلم. بە ئیزنی خوای پەروەردیگار ئینشاءالله ئێمە وەکو ئەندامانی خولی ڕابردوو ئینشاءالله لەسەر ئەو ڕوحیەتە کار دەکەین بۆ ئەوەی کە ئەگەر هاوڵاتیان متمانەمان پێ بدەن چوینە پەرلەمان داکۆچی بکەین لەسەر ئەو ناسنامە موسڵمانیەتی خۆمان و ئامانجیشمان ئەو بابەتەیە ئینشاءالله بۆ ئەوەی لەبەر ئەوەی ئەمەش پشت دەستوورین بۆی کە لەبەرەوەی خاڵەکانی دەستور کە نووسراوەتەوە یەکەم خاڵیان یعنی تاکید دەکاتەوە لەسەر مەسەلەی موسڵمانبوونی ئەو کۆمەلگایە ئەوەش پشت ئەستوورمان دەکە زیاتر داکۆشی بکەین لەسەر ئەو بابەتە. باشە ڕەنگە بەشێکی خەڵک زیاتر گرفتی لە بابەتی دارایی لە بۆ دروست کرابێ ئەم بابەتی پاراستنی ناسنامی موسڵمانیەتی زۆر کاڵ کرابێتەوە. ئەمە چەندە گرنگە کە کاندیدانێک دەربچن لە پەرلەمانی کوردستان کە باگراوندی ئیسلامیان هەیە و زۆر تاکید لەو خاڵت دەکەنەوە کە ئەمە هیچی کەمتر نییە لە دروستبوونی قەیرانێک کە تێیدا کۆمەلگە بەرەو هەڵدێر بڕوە. بەتاکید یعنی ئەندامانی یعنی ئیسلامی بە تایبەتی کۆمەڵی دادگەری بۆیە زیاتر داکۆچێ سەر ئەو بابەتە دەکەنەوە کە مەسەلەی موسڵمانیەتی دەبەستنەوە بە ڕازگۆیی. ڕازگۆیی تاچی یعنی پەرلەمانتار لە نێو هۆڵی پەرلەمان زۆر زۆر گرنگە لەبەرەوەی ئەو ئامانجێکی هەیە ئامانجەکەش ئەوەی کە بۆ خۆی کار ناکە بۆ ژیانی خۆی کار ناکە بۆ ژیانی حیزبەکەی کار ناکە بەڵکو داکۆچی لەسەر مافی هاوڵاتیان دەکاتەوە بە تایبەتی مەسەلەی دارایی مەسەلەی شوناسی یعنی ئیسلامەتی مەسەلەی کۆمەلگە و پێکەوە ژیان. بەڵێ زۆر جار لە پەرلەمانی کوردستان بێگومان دەبێ هەموو چین و تێژێکی تێدا بێت چکە دوازار ئەوانەی کە لەوێ نوێنەری هەموو خەڵکی هەرێمی کوردستان. بابەتی کەسێک کە هەم ڕاگەیاندن کار بووە هەم لە هونەر کاری کردەوە چەندە پێویستە لە نێو هۆڵی پەرلەمان هەبێ وەگە کەسێک لێت بپرسێ وەکو هونەرمەند دەتوانی چی بکەی لەوێ. بەڵێ ئینشاءالله پرۆژە یاسامان ئامادە کردووە خوای پەروەردیگار پشت و پەنامان بێ ئەگەر متمانەی هاوڵاتیان بەدەست بێنم لەوێن دەرێ پرۆژە یاسامان ئامادە کردووە ئینشاءالله لە مێشکماندایە لە زەهنماندایە کە داکۆچی لە مافی هونەرمەندان بکەینەوە بەبێ جیاوازی. ئێمە ئێستا بڵێنەڵێ ئەمە هونەری ئیسلامی پەیڕەو دەکەین زیاتر من وەکو هونەرمەندێکی ئیسلامی ناسراوم کە لە بواری سرودی ئیسلامی کار دەکەم بەڵام بەبێ فەرق و جیاوازی بۆ هونەرمەندانی دیکەش کار دەکەین دەبینین قەیرانی هونەرمەندان دەبینین و فەرامۆشکردنی هونەرمەندان بەگشتی دەبینین. خۆ هونەر بەس بریتینە لە گۆرانی هونەر بریتێ لە دراما هونەر بریتێ لە شێوەکاری هونەر بریتێ لە ئەوانەی کە وێنە دەچێشن ئەوانەی کە خۆش نووسن ئەوانەی کە هەتا شاعیر و ئەوانەی کە پەخشان و شعریش دەنووسن ئەوانەش هەر هونەرمەندن بەهرەیان هەیە
زۆرێک لە هونەرمەندان نەک زۆرێک لەوانەیە بە پەنجەی دەست بژمێدرێت کە ئەوانەی زۆر کاڵ بوونەتەوە لە ناو حزبایەتی بەتایبەتی هەردوو حزبی دەسەڵاتدار شتیان بۆ کرابێ ئەگەر نا لە 98 هونەرمەندان هەمووی باری داراییان سفرە لە کاتێکدا کە هونەر پێویستی بە دارایی زۆر هەیە هەم بۆ بەرەو پێشچوونی کارە هونەریەکەیان هەم بۆ ژیانی ڕۆژانیان چکە هونەرمەندان بەڕاستی پێویستیان بە یعنی کاتێکی زۆرە بۆ ئەوەی هونەرەکەی خۆیان تێدا پەخش بکەن لەو نێوانەدا دەبێ حکوومەت ئەوەی کە دەسەڵاتدارە یعنی چاوی ببینێ بەبێ فەرق و جیاوازی خزمەتی هەموو هونەرمەندان بکە لە ساڵانی ڕابردوو چەندین هونەرمەندمان بینی زۆر بە کەساسی و زۆر بە هەژاری لە ماڵەکانی خۆیان کۆچیان کرد چی ئیسفادە هەیە پاشی وەفاتکردنیان بە شان و باڵیاندا هەڵبرین چی ئیسفادە هەیە ماڵ و منداڵەکانیان هەمووی یعنی هونەرمەند هەیە ئێستا خەڵک خێری پێ دەکات بەڕاستی ئەمە گرینگە کەسانێکیش لەو نێوەندەدا بن بە تایبەتی لە دامەزراوێکی یاسایی وەک پەرلەمان کە نوێنەری ئەو بەشە گرینگە و توێژە گرنگی کۆمەڵگە بکەن بە تاکید وا دەبێ بەشی هەبێ ینی چۆن لە نێو پەرلەماندا چەند سێکتەرێک چەند بەشێک هەیە مەسەلەن بۆ نمونە بابەتی تەندروستیە کەرتی تەندروستیە هەر کەرتێکی دیکە پەروەردایان ئەوان دیکە پێویستە کەرتێک شەوی بە ناوی هونەر چۆن وەزارەتێکی بە ناوی وەزارەتی ڕۆشنبیری کە هەموو هونەر و ڕۆشنبیری دەگرێتەوە ئەو هەش دەبێت ناو هۆڵی پەرلەمان بەشێک هەبێت کە خزمەتی هەموو هونەرمەندان بەبێ فەرق و جیاوازی بکە چکە دەبینین کە ئێستا لەوانەیە بڵێن سندیکای هونەرمەندانمان هەیە بەڵام هونەرمەندانیان کردوتە دوو کەرت بەشێکی دەبێ پاڵ بنێتە لای سەوز و بەشێکی پاڵ بنێتە لای زەر تا پارەیەک وەربگرێت هونەرمەندانی دیکە بێبەشن لەو نێوە هونەری ئیسلامی هەر بە تەواوی بە تایبەتی هونەری ئیسلامی هەر فەرامۆش کراوە و هونەرمەندانی ئیسلامی لەوانەش بێبەش بەڵێ مەریەم خان دووبارە بەخێر بێ ئەندازیاری کوشتتوکاڵی لە هەرێمی کوردستان کاتێک دەست برا بۆ بابەتی نەوت و ئەو سێکتەرە هەموو کارتەکانی دیکە ئەگە بە تەواویش فەرامۆژ نەکرابن بەڵام بە زۆرێک پشتگوێخران کە ئەوە چینوێکی زۆری کۆمەڵگە بۆ نمونە بابەتی کوشتتوکاڵ و کارتی کوشتتوکاڵ پێوە خەریک بوون بەڵام وای لێ هات ئەوەندە فەرامۆشکرا ئەو کارتە با بڵێن ینی وای لێ هات لاواز بوو ئەندازیاری کوشتتوکاڵی و دەزانی هەرێمی کوردستان لە ڕووی کوشتتوکاڵیەوە چەندە پێگەیەکی گرنگی هەیە هەم لە ڕووی خاک هەم ئاو هەوا هەم دەستڕەنجینی جوتیاران چۆن دەتوانین ئەو کەرتە بگەڕێنینەوە بۆ سەرڕێڕەوی خۆی بە ئەوەی هاوشێوەی کەرتەکانی دیکە گرنگی بە کوشتتوکاڵ بدرێت بەنای خی گەورە و میرەبان سپاستایش بە خۆی پەروەردگار درود و سلام لەسەر پێغەمبەری نازدار و گژیار و ئاوەرانی تا ڕۆژی دوایی بێگومان مامۆستا مامەدی بەڕێز بێبەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە 32 ساڵی ڕابردوو نەبوونی سیستەمێکی حکومڕانی گونجاو وای کردووە لە هەرێمی کوردستان لە وڵاتێکی کشتتوکاڵی خۆبژێوی ببێتە وڵاتێکی پیشەسازی نەوتی زیاتر ئەوەی کە پشتگوێ خرا و هیچ گرنگێکی پێ نەدرا کارتی کوشتتوکاڵ بوو بەڕاستی ئەوە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا ئێمە ناچارین سەوزە و میوەی ڕۆژانەشمان لە دەرەوە هاوردە دەکرێت ئەگەر چەند ڕۆژێک بابرێن وڵاتانی دراوسێمان لێمان بتۆرێن و سنوورەکانمان لێدا دابخەن ئێمە بەڕاستی پەکمان دەکەوێت لە ڕۆی خۆبژێوی و دابینکردنی کوشتتوکاڵ ینی سەوزە و میوەی ڕۆژانەشمان پەکمان دەکەوێت بەڕاستی حکوومەت زۆر بێبەرنامە بۆ لە ساڵانی ڕابردوودا لەوەی کە هیچ گرنگێکی بە سێکتەری کوشتتوکاڵ نەداوە لە هەرێمی کوردستان ئەوە تا ئەوەندە بێباخ کراوە دەرچوانی کۆلێژی کوشتتوکاڵ بە هیچ زۆرێک لە هیچ شوێنێکدا نامەزرێن لە کەرتی گشتیدا دامەزراندن وەستاوە لە بۆچینە لە 2008 بە دواوە دامەزراندن نەبووە لە کەرتی بۆ دەرچوانی کۆلێژی ئەندازیاری کوشتتوکاڵی هەم لە هەولێر هەم لە سلێمانی زانیاری تێ لەسەر کەرتی مەسەرەن ئەو کوشتتوکاڵی کە بە خۆت ئەندازیاری بەڵێ ئایا ئەو دەرچوانەی ئێمە لە ناوەندە ئەکادیمیەکان توانیان نییە کە کەرتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان بەرەو پێش ببن یاخود ئەو سیاسەتە هەڵەیە کە لە حکوومەتە یەک لە دوایەکان پەیڕەو کرایە بەرامبەر ئەو کارتە بێگومان مامۆستای بەڕێز بێبەرنامەی حکوومەتە وای کردیە ئێمە جوتیاری زۆر لێ هاتوو ئەندازیاری کوشتتوکاڵی زۆر بەبارەمان هەیە لە هەرێمی کوردستان چکە خوێندنی زانکۆکانی ئێمە کەم نین بەزوایان کردووە قوتابیانیش بە ڕێژەیەکی زۆر کەم ینی تەقدیمی ئەو شوێنانە بکەن ینی ئەگەر
تێبینی بکەی و بەراورد بکە لەگەڵ ساڵانی ڕابردوو ئێستا زۆر کەم بە تەڵەبە دەچێتن تەقدیمی زانکۆی کۆلێژی ئەندازیار کشتکاڵی سیاسەتەکە وای کردیا؟ سیاسەتەکە وای کردیا بە سیاست ئەو خەڵکە دوور خراوەتەوە ئێستا وای لێ کردو گوندەکانیشمان زیاتر خەرگ ڕووی لە بەهۆی دامەزراندنی خەڵکێکی زۆر لە گوندەکان خەڵکانیش زۆر لێ شار کردیا کشتکاڵ بۆ شێوەیە نەمایە کە کەسێک کەماوەتەوە لە گوندەکان و زیاتر ئەو کەسانن کە بابن لەوێن دامەزراون زە لە قوتابخانەیە لە نەخۆشخانەیە لە مزگەوتە ئەو کەسانە زیاتر بوونیان هەیە لە ناو گوندەکاندا مامنێتەوە ئەوەی کە کوشتکاڵ دەکات هەر بە کوشتکاڵیکەرەوە دانیە مەڕداری و بە خێڵکردنی ئاژەڵیش دەگرێتەوە خۆ بەس سامانی ماسیش دەگرێتەوە لە شوێنەکە ئاوی تێدا زۆرە بەس ئەم سیاسەت چەوتەی حکوومەتی هەرێمی کوردستان وای کردیا خەڵک زیاتر ڕوو لە شارەکان بکە دوور بکەوتەوە لە کوشتتوکاڵ و بەرهەمهێنانی بەرهەمی خۆماڵی زیاد بکرێتەوە کەواتە ئەگەر کەسانی کە شارەزان لە بابەتی کوشتتوکاڵ لە نێو هۆڵی پەرلەمان هەبن دەتوانن لە ڕێگەی پرۆژە یاسا ئەم بابەتە ئەم بارە لارە ڕاست بکەنەوە و کەرتی کوشتتوکاڵ بگەڕێنەوە سەر ڕێڕەوی خۆی وی خەڵکێکی زۆریش تێدا سوودمەند بێ و پەرە بە کەرتی کوشتتوکاڵ بدرێ هەم دەڕووی ئەکادمی هەم ئەزمموی جوتیارە بەڵێ ماڵسای بەڕێز ئەگەر بوونی ئێمە لە پەرلەمانی کوردستان لێژنەی کوشتتوکاڵمان هەیە لەوێن دەربوونی کەسانی ئەکادمی لە خەمی ئەوان تێدەکات لە خەمی جوتیارانی هەرێمی کوردستان تێدەگا لە خەمی دەرچوانی زانکۆ ینی زانکۆش تێدەکات زانکۆ پەیمانگا کوشتتوکاڵیەکانیش تێدەکات بەوەی ئەگەر بێت و کەرتی کوشتتوکاڵ ببژێتەوە ئەو کاتی دەرچوانی زانکۆکانیش دەتوانن لەسەر پرۆژەکان دەست بەکار بن ینی پەرە بەکاری جوتیاران بدەن لە ڕووی تەکنیکی نوێی تازەی ینی چاندن بگدرێتە بەر و سیستەمی تازەی چاندن پەیڕەو بکرێت لە هەرێمی کوردستان کارگەری ڕاستەوخۆیان دەبێتن ئەوە بوونیان لە بوونیان ینی بوونی کەسانی پسپۆر لەو بەشانە لە لێژنەکاندا کارگەری ڕاستەوخۆیان دەبێت لە دەرکردنی یاسای تایبەت بە ینی بە هاوکاریکردنی جوتیاران و پێشخستنی کەرتی کوشتتوکاڵ لە هەرێمی کوردستان وەک باس کرد کە کوردستان لە بابەتی بەربوومە جیاوازەکان و سێکتەرەکانی نێو کوشتتوکاڵ کۆمەڵێک سێکتەری زۆر گرنگی تێدایە یعنی ئەو سێکتەرانە ینی ئەو بەربوومە ئەوە نییە کە خەڵکی کوردستان پشتی پێبستی و بگاتە ئاستی خۆ بژێوی ینی خاکەکەمان یان ئەو کەسانی کە لەو سێکتەرە کار دەکەن توانیان نییە کە بتوانین بگەینە خۆ بژێوی ئەسڵەن هەناردەکردنیش یاخود سیاسەتەکە وای کردووە کە خەڵک پشت لە کەرتی کوشتتوکاڵ و کارتەکانی دیکە بکە هەمووی ڕوو کاتە بابەتی دامەزراندن و ئەو سیاسەتی کە لە حکوومەتەکانی ڕابردوو هەبووە مامۆستا محەممەد ئەگەر تەمەشا بکەین لە ساڵانی ڕابردوودا زۆر لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانیان ینی جوتیانانی هەرێمی کوردستان ناسا دەبوون لەسەر شەقامەکان و چۆڵەوانیەکان بەرهەمەکانی خۆیان فڕێ بدەن یان ینی بینیتمان زۆر ینی زۆر دەبینی ساڵانە ئەوە دووبارکردنەوەی بەرهەمەکانیان نیە لێ لەبەرەوەی کاتێک حکومەت بەرنامەی نییە لە کاتی پێگەیشتن بەرهەمی خۆماڵیدا باز بخاتە سەر بەرهەمی دەرەچی کە دێتە داخلی هەرێمی کوردستان دەبی کە ئەوە جێبەجێ نەکرا بەرهەمی خۆماڵی هەندێک ڕێکاری زۆر یاسایی هەیە کە دەتوانێت چارەسەر بکرێت دەتوانرێت چارەسەر بکرێت بە هەندێک هەنگاوی زۆر جاران وڵاتانی دەرەوە هاتوونەتە خۆشتە ئاگاداری لە کاتی ڕابردوودا کە وەزارەت کوشتتوکاڵ لە دەست کۆمەڵی دادگەری بووە سەرۆکی تورکیا هات بۆ سەرخەت بەوەی کە باز خرا بۆ سەر بەرهەمی دەرەچی ئێگەر ئەتوو خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و خەمی جوتیارانی خۆتبی دەبێت زیاتر داکۆچی بکەی لە کاتی پێگەیاندنی بەرهەمەکانیان لە خزمەتیان دابی بەوەی ئەوان بەرهەمەکانیان ساق بکرێتەوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بگرە هاوکار و یارمەتی دەری شامی لە بۆ ڕەوانەکردنی بەرهەمەکانیان لە بۆ دەرەوەی وڵات چونکە بەرهەمی هەرێمی کوردستان ئەگەر بێت و گرنگی پێ بدرێ بەرهەمی کوشتتوکاڵی ینی سامانی هەرێمی کوردستان شتێکی کەم نییە بەڕاستی زۆریش بەبایەخە و گرنگە و ینی شتەکانی کوالیتی بەرزە ئەگەر بێت و حکومەت پاڵپشتی جوتیاران بکات لە هەرێمی کوردستاندا دەگەڕێمەوە کاک عیماد بەهۆی ئەو سیاسەتەی کە هەیە لە هەرێمی کوردستان هاوکاری ئەو کەسانە دەکرێت کە لە ڕووی هونەریەوە دێن لە کۆمەڵگە لە بەها جوانەکانی کۆمەڵگە دەدەن دەستیان دەگیرێ و لە پشتیان دەدرێ و ئەو کەناڵانە و ئەو جۆرە درامایانە ڕەواج و برەوی پێدرایەوە پشتگیری دەکرێت کە بۆتە هۆی تێکدانی شیرازەی کۆمەڵگا چۆن بتوانینەوە ڕاست بکەینەوە کە ئێمە خاوەن هونەرێکی ڕەسەن و ڕاست و دروستین
و خاوەنی لە ڕووی ئەکادیمیەوە لە ڕووی ڕۆشنبیریەوە و کەسانەمان تێدایە کە هەم هوەرەکە بکرێ هەم لەگەڵ کۆمەلگا بێتەوە لەگەڵ بەهاکانی کۆمەلگە بێتەوە. خاڵێکی زۆر گرنگ کە ئێمە پەیڕەوی ناکەین لە ناو خۆماندا خۆ خوێندنەوەمانە بە ئاستی بەرز ئەو خاڵێکی زۆر گرنگە یعنی دەبێت داکۆچی لەسەر بکرێ. هونەرمەندانی بیانی لە وڵاتان کە زۆرێک لە ئەوانەی کە پێیان دەڵێن هونەرمەند زاروێ لە وڵاتەکەی خۆیان فاشرێ دێن لێرە بەرز دەکرێنەوە کۆنسێرتیان بۆ ساز دەکرێت مەسەڵەن گۆرانی بێژ بێ یان کەسێکی مومەسیل بێ لێرە مەسەڵەن بە چاوێکی بەرزتر سەیری دەکەن هەگبەکانی پڕپارە دەکەن و دەینێرنەوە. پێشکەوتن نییە ئەوە ئەو پەرک دواکەوتنە لەبەرەوەی هونەرمەندانی خۆمە هیچیان لە هونەرمەندانی دیکەی وڵاتانی دیکە کەمتر نییە. ئەمە هونەرمەندی زۆر زۆر بەتوانامان هەیە بەڵام بەداخەوە بەهۆی بژێوی سەختی ژیان بەهۆی بێبەشکردنیان بەهۆی بێموچەییان یعنی زۆربەی زۆری پشتی لە هونەرەکەی خۆی کرد لەبەرەوەی لە وڵاتی خۆی هیچ گرنجێکی پێ نەدەدرا. لە کاتێکدا ئەگەر بەهات بە و بواریان بۆ بڕەخسان مایەوە ئەو پارەی کە لە هونەرمەندانی دیکە سەرف دەکەی بۆ ئەوانیان نیوەی ئەو پارەیان بۆ ئەوانە سەرف بکردبایە دڵنیا بە هونەرەکەمان لە ئاسێکی زۆر بەرزدا دەبوو بە تایبەتی هونەری دراما کەمە یعنی هونەرمەندانێکی گەلێک زۆرمان هەیە بەڵام فەرامۆش کراون لە ساڵانی ڕابردوو زۆربەی زۆریان وەکو گوتم بە کەساسی سەریان نایەوە. لە کاتێکدا ئێمە گرنگی بە بابەتە دەرەچەکان دەدەین زۆربەی زۆری ئەو گرنگی پێدانەش وای کردووە خەڵکیش کۆمەلگاژ یعنی بە چاوێکی بەرز سەیری هونەری خەڵکی خۆم یعنی غەیری خۆمان بکەین بە کاریگەریەکەی چەند بۆ کاریمان ئەو بابەتەی گرنگیدان بە هونەری دەرەوە هەم لە ڕووی دراما هەم زۆرجار هەندێک شێواز لە کلیبووی گۆرانی کە ئەستن زۆر نامۆیە بە کۆمەڵگەی کورداواری کاریگەری لەسەر تێکدانی شیرازی کۆمەلگا و خێزان کۆمەلگای وێران کرد مامۆستا محەممەد زۆرێک لەو دراما تورکیانە کە حتا وڵاتی خۆشیان لەوانەیە لی بێبەری بن ئێستا پارەیەکی زەخمیش تێدا سەرف دەکەی هیچی لەگەڵ بەها بەرزەکانی کۆمەلگای ئێمە ناگونجێ بەڕاستی. ئێستا هەندێک دراما هەیە بە تایبەتی مەسەن ئێرانی هێشتا نەوعەمما باشترە بەڵام دراما تورکیەکان زۆربەی زۆری کۆمەلگای ئێمەی هەڵۆشاندەوە خیانەتی زەوجی زۆر کرد کێشەی کۆمەڵایەتی و عایلی زۆر کرد بڕۆ لە محکەمەکان بپرسە لە دادگاکان بزانە ئەو هەموو کێشە کۆمەڵایەتی لە ئەنجامی چ دروست بووە. باشە کەواتە ئێستا پرسیارەکە ئەوەیە چۆن لە ڕێگەی پرۆژە یاسا بتوانین ڕێگری بکەین هەم لە ئەو جۆرە کلیپانێک کە نامۆیە بە کۆمەڵگەی کوردی و هەمیش ڕاگەیاندن و کەناڵەکان پابند بکرێن بە پەخشکردنی ئەو جۆرە بەرنامانەوە و جۆرە درامایانە کە لەگەڵ کۆمەڵگەی کوردی بێتەوە کەواتە چۆن دەتوانین لە پەرلەمان ڕێگری لەو بابەتە بکرێت لە ڕێی پرۆژە یاسا بەچەند ڕێگایەک دەبێت پرۆژە یاسای بۆ دابدرێ و کەسانێک لە پەرلەمان هاودەنجی هەبێ و ئیمزای بۆ کۆ بکرێتەوە بۆ ئەوەی بکرێتە پرۆژە یاسا جارێ لە لای هێروە ئەو کەناڵە لۆکاڵیانەی کە هەیە بە هەوەسی خۆیان نەتوانن هەر درامایەک بیانەوێت دۆبلاجی بکەن و بهینە سەر شێوەی زمانی کوردی و کۆمەلگای پێبڕوخێنن ئەوە لەلایەک. دووەم ئەمە گرنگی بدەین بە هونەرمەندانی خۆمان یعنی هەلیان بۆ بڕاستین لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری مەسەلەن مادیاتیان بۆ سەرف بکرێ کە تەمسیل و فیلمی کاریگەر دروست بکەن بۆ لەگەڵ کۆمەلگای ئێمە بگونجێ بۆ بەرزکردنەوەی دابوو نەریتی کوردەواری زیاتر. بەڵێ مەریەم خان بابەتی پەروەردە و فێرکردن بەڕێزت هەم شارزای لە بابەتی پەروەردە و فێرکردنیە بە تایبەتی ئەوەی کە لە نێو کۆمەڵی دادگەری لەو سێکتەرانی کارت تێدا کردووە لە ڕووی پەروەردەییش و کارت کردیە. ئێستا بابەتی ئاین لە ناوەندەکانی خوێندن زۆر فەرامۆش کرایە پاراوێز کرایە چۆن دەتوانین لە ڕێگەی پرۆژە یاسا وەزارەتی پەروەردە لایەنە پەیوەندیدارەکان پابند بکرێن بەوەی کە لە بۆ بابەتی پەروەردەکردن ئاین ئیسلام زیاتر گرنگی پێ بدەی. بەڵام سەیبەڕێزەوەی کە ئێستا حکوومەتی هەرێم لەو چەند ساڵانە پەیڕەوی دەکا کەمکردنەوەی مادەی ئاینە لە ناو ئەوەندەکانی خوێندندا لە بڕی پەروەردەی ئیسلامی کە زۆر زۆری کورتکردەوە دەوێت جێگرەوەی ئەوەدانی کە پەروەردەی ناسینی ئاینەکانە کەوەی کە پێشتر چەند فەرمودەیەک و چەند ئاەتێک تێدا دەوێت ئەوەنش تێدا نەهێڵێ تەنانەت ناوهێنانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەش لە ناو پەروەردەی ئایندا جێی نەکاتەوە بە ئامانجی ئەوەی کە خەڵک دوور کەوێتەوە لە ئاین کە ئەوەی کە لەسەری گۆش کراوە پەروەردە کراوە کە پەروەردەیە یعنی ڕاستە
پەروەردە و فێرکردنە کە یەکێکە لە مادەکانی قوتابخانە لە هەرێمی کوردستاندا ئەو دەیەوێت کار لەسەر و بکات زۆر بە ڕێژەیەکی زۆر کەمی کاتەوە تا ئەوەی کە ئەو فەرموودە و ئاەتانەشی لە ناویدایە لای باتن جێگرەوەی ئەوەش پەروەردەی ناسینی ئاینەکان کاتەوە منداڵەکەی من و تۆ لەوێ جیا لە ئاینی کە مسلمانین زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان زیاد لە 195 مسلمانە جیا لەوەی کە پەروەردەی ئاینی ئیسلام وەربگرێ پەروەردەی ناسینی بابرێن ئاینەکانی تری ژێک وەربێ 32 ئاین لە ناومێشتی منداڵێکی سەرەتاییدا جێگیر بکاتن بەوە کەمکردنەوەیەوە ئێمە بە خۆمان هەوڵی ئەوە دەدەین بەڕاستی ئەو پەروەردەیە بگەڕێنەوە سەردەمی زووی کە هەبوو بەڕاستی سەردەمی ڕژێمی گۆڕبەگۆڕیش ئەوها پەروەردەی ئاینی لاواز نەکرابوو تەنانەت مادەی لەبەرکردنی قورئانی پیرۆز لە تەواوی قۆناغەکانی خوێندن هەبوو بۆ قوتابی کە ڕێژەیەکی زۆری قورئان تێدا لەبەر دەکرد کاریگەری لە ڕووی پەروەردەیەوە چی دەبێت ئەگەر ئاینی ئیسلام لە ناوەندەکانی خوێندن گرنگی پێ بدرێ و پەیڕۆ بکرێت زۆر گرنگە کە ئەوەی ئێستا حکومەت هەرێمی کوردستان پەیڕەوی کردووە لە 32 ساڵی ڕابردوودا بەڕاستی یەک لە هۆکارەکانی لاوازکردنی ئەو کەرتا ینی بواری پەروەردەی ئاینیە لە قوتابخانەکان دانەمەزراندنی دەتوانی زانستە ئیسلامیەکانە کە ینی بەڕاستی زوڵمیەکی زۆریان لێ دەکرێت ڕێژەیەکی زۆر کەمیان تێدا دامەزراندن هەر نییە لە ناو ئەو دەتوانی ئەو بەشەیە لە ینی لە پەروەردەدا بۆیە گرنگە لە داهاتوودا کاری سەرەکی ئێمە دەبێ بەڕاستی لەسەر ئەو چینە ئیش بکەین بەوەی ئەوانە بتوان ئەو مافی خۆیان یان وەکو دامەزراندن لە کەرتی پەروەردەدا بۆیان بگەڕێنرێتەوە جگە لەوەش توانەی پەروەردەی ئیسلامی بدرێتە کەسانی دەرچی ئەو بەشانە نەک وانەی ئاین وانەیەکی لاوەچی بێ لە ناو قوتابخانەکاندا بکەوێتە کۆتایی وانەکانی ڕۆژانەی قوتابی بۆی ئەو کاتە بێت کە قوتابی هیچ تەرکیزێکی نەمایە لە بۆ وەرگرتنی وانەکە و باشە لە ڕابردوو کە لە نێو کایی سیاسی و لە کۆمەڵی داگەری هەبووی چەندە ڕووتان هەبووە لە بابەتی پەروەردەکردنی خەڵک بە شێوەیەکی گشتی لە نێو بارەگاکان بۆی دوازار ببێتە بەدیلێک کە حکومت بە سیاسەتی خۆی ئاین لاواز دەکە لە ناوەندەکانی خوێندن بەڵام لە بەرامبەردا کۆمەڵ بتوانێت لە ڕووی ئەو بارەگەیانەی کە هەیتی و ئەو سێکتەرانی کە بابەتی بانگەواز و پەروەردەیە ڕۆڵی ئەم بابەتە بە گرنگی بهێڵێتەوە دوازە لە بۆ چاکسازی لە نێو کۆمەڵدا ئێمە سواس بۆ خوای پەروەردگار تەواوی تەمەنمان لە ناوکاری پەروەردەدا بەسەر ببە لە بۆ جێگرتنەوەی ئەوەی کە حکومەت هەوڵی لاوازکردنی دەدا سواس بۆ خوای گەورە ئێستا بەشێک لە قوتابیانەی لە بەردەستی ئێمەدانە هیچ کەسانێکن کەوا لەوانەیە خۆیان لە ناو سێکتەرەکانی حکومڕانی هەرێمی کوردستاندا بن سەر بەلایانی دەسەڵاتیش بن بەڵام متمانەیان بە ئێمە هەیە کەوا منداڵەکانیان لە بەردەستی ئێمەدا گەر پەروەردە بن کچەکانیان تەنانەت کوڕە گەنجەکانیشیان هەر لە ناو بارەگاکانی ئێمە زیاد ینی لێک ڕێکخراودا زیاد لە 150 قوتابیمان هەیە کە زۆرێکیان لەوانی هیچ پەیوەندیشیان بە کۆمەڵی دادگەریوە نییە بەڵکو هەر لایەنگری ئێمەش نین بەڵام ئەوەندە سیقە متمانەیان بەوە هەیە کە پەروەردەی کە ئێمە دەکرێن لەلای ئێمە پێی پەروەردە دەبن دنیا و قیامەتیان تێدا نادۆڕێنن سواز بخوای گەرمە لە دەرەوە ئەو متمانەیەمان هەیە کاری ئێمەیە لە ڕابردوو لە داهاتووشدا زیاتر داکۆچی لێ دەکەینە بتوانین تەواوی خەڵکی هەرێمی کوردستان لەو ینی لەو سوود و خەڵکەی ئێمە بێبەش نەبن باش کەواتە لێرەدا پێویستە و پرسیارە بکەم ئێوە دەتانەوێت جیاواز بن و ئەو جیاوازەیە کە زۆر جار خەڵک پرسیار دەکات دەڵێ هەمووتان وەک یەکن مەبەستم لە حیزبەکانە هەمووتان هەوڵدن بۆی بچنە پەرلەمان مەکاسیبی مادی بەدەست بێنن هەموو بۆ ئەوە دەستێتە پەرلەمان کە بتوانێت خۆی دەوڵەمە بکە دەکرێت بپرسم ڕوود لە دەنگدەرانبی بۆی نەخێر خەمێکی گەورەتر لە ئەستۆی کاندیدەکانی کۆمەڵکە بچن ئەو بارە نالەبارەی کە 32 ساڵە هەیە بە تایبەتی لە کەرتەکان و بە تایبەتر لە کەرتی پەروەردە ڕاستی بکەنەوە ماڵسەم حادی بەڕێز ڕووی دەنگدەرانم لەوەیە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی شاری هەولێر دەکەین چکە ئێمە کاندیدی بازنەی هەولێرین وەک چۆن لە ڕابردوودا ئێمەیان ناسیوە لە خەمی کایی پەروەردەی هەرێمی کوردستان دابوونە لە خەمی پەروەردەی ڕۆڵەکانی خۆمان دابوون و شارە ئازدەکەمان دابوونە لە داهاتوو زیاتر داکۆچی دەکەینەوە لەوانەیە ئێستا دەستی ئێمە بە چەند کەسانی چکەم ڕاگەیشت بێ وایە لە داهاتوودا هەوڵ دەدەین ئەو خزمەتە بۆ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان بگەێنین بەوەی بتوانین وەک چۆن لە خەمی منداڵەکانی خۆمان داین ئەوەش دە خەڵکی تاک بە تاچی هەرێمی کوردستان دابین منداڵەکانیان بە شێوازێکی وا پەروەردە بێ کە ڕێز لە داکوبابی بگرێ ڕێز لە وڵاتی بگرێ ڕێز لە
مامۆستای بگرێ بۆ شێوازە پەروەردە بێ کە بە سوود و قازانجی کۆمەلگایە. بەڵێ کاغیمات وەک لە وەڵامی پرسیارێکت باس دەوە کرد کە زۆربوونی کێشە کۆمەڵایەتەکان بەشێکێکەوێتەوە بەو سیاسەتێک کە حکوومەت هەیە بووە. ئێستا لە وەختی سەروبەندی هەڵمەتی هەڵبژاردنین ئەو شوێنە نیشتە جێبوونانەی کە لە ئەساسدا بۆ نیشتە جێبوون دروست کرایە بەڵام ئێستا بۆ کاری دیکە بەکاردێ هەر خۆیان کە خاوەنی ئەو شوێنانە ئێستا باز لەوە دەکەن کە دای دەخەین یان ئەو شوێنانە بە شێوەیەک لە شێوەکان بە یاسایی دەکەین. یعنی ئەوە چی لێ دەخوێنیەوە کە لە پێشی بانگەشەی هەڵبژاردن لە بۆ سەرمایەکی کەم ئەو شوێنانە دەکەنەوە بەڵام لە ئێستادا قسەیەکی جیاوازتر دەکەن. چۆن دەتوانین لە ڕووی پرۆژە یاسایەوە پابند بکرێت کە خەڵک نەتوانێت شوێنی نیشتە جێبوون لۆ کاری دیکەی نەشیاو بەکاربێنێت کە دوجار هەموو کۆمەڵگەتیدا زەرەر دەکات. بڵێ تەمان وەکو خۆت ئاماژەت پێکرد ئەو شوێنانە خۆیان کردویانەتەوە بە بەرنامەش کردویانەتەوە ینی بە حرەمەچی نییە هەراها لە خۆ دروست بووبێ. جاران لێرە و لەوێ لەوانەیە ماڵێک یان عایلەیەکی خراپ داخلی ئەو شار و وڵاتە بوو بێ کاری بەدڕەوشی کرد دوای جیرانەکان لێی بەدەنگ کاتبن و بە دەریان نابێت لەو شوێنە بەڵام ئێستا حیمایە دەکرێت ئەو شوێنە کەواتە ئەو یعنی بە ئامانز دانراوە بە مەبەست دانراوە بۆ بەرەولا ڕێبردنی ئەو خەڵکە حتا لە بوارێکی دیکەمە کە باسی ڕاگەیانە ئێستا مەسەلەن بۆ نمونە سۆشیال میدیا بڵێ سەرنج دەکەی سەرنج بدەی من بە حکمەوەی لە بواری هوەر و لە بواری ڕاگەیان و هەم لە بواری مەسلەی حەج و عەمرە و ئەوانەش کار دەکەم سەردانی ئەو وڵاتانەی دراوسێم کردو چوومەتە ئێران چوومەتە تورکیا چوومەتە وڵاتی سعودیا یعنی مۆبایلەکەت بکەوە سانسۆری لەسەر ئەنتەرنێت ئەوە ڕەهایی نیەوەچی هەرێمی کوردستان لێرە نان و ئازادیان گران کردووە بەڵام مەسلەی ئەنتەرنێتیان هەرزان کردووە و هیچ سانسۆرێکی لەسەر ئەو ئەنتەرنێتە دانەدراوە یعنی معقول نیە لە وڵاتی منداڵێک مۆبایل لە دەستبێ ئایپادی لە دەستبێ بە هەوەسی خۆی چ سایتێک بکاتەوە هیچ سانسۆرێکی ئێستا نەبی سەر بێتە هەتە لە کۆریای باکوور کە ئێستا شوعیەتە یعنی لەوێ یاسا دەرچووە هەر کەسێک سایتێکی سێکسی بکاتەوە یعنی حکومەکەی لە سێدارەدانە بۆچیە خۆ وڵاتیش ئیسلامی نییە بەڵام دەزانێت کۆمەلگا بەوە بەرەو هەڵدێر دەڕوان دەتەوێت بڵێ سیاسەتەکانی حکوومەتەکان بەو شێوازە بووە کە ئەو بابەتە بەڕەهایی بکرێتەوە من ناڵێم لە تورکیا لە ئێران لە سعودیا یعنی هەتا فەیسبوک بە ئاسایی نابتەوە ئێمە ینی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی مەسلەی فەیسبوک و ئەوانەی کە کۆمەڵایەتین ینی خەڵک بەکاریان دەینی ڕۆژانە یعنی زۆر سەداها کێشەی دروست کردووە لە باتی ئەوەی ببێتە هۆی بەیەکەوە بەستانەوەی خانەوادەکان یان لێکتر نزیک بوونەوەی خانەوادەکان بۆتە هۆی پەرتەوازەیەکی زۆر لە ناو خانەوادەکان بە تایبەتی گەنج یعنی ئێستا حەقیقەتەن بڕۆ دوکاندارێک سەیری بکە کابرای سووری دێ مەسەڵەن کابرایەکی تورکی دێ لێرە کار دەکە بەڵام دوکاندارێکی خۆمان دوکانێکی لەبەر دەستیە لەبەر مۆبایلەکەی ئاگای لە معاملەکەی ینی مشتریەک دێ خەریکی فەیسبوک و ئەو بابەتەکان دیکەی ناو ئەنتەرنێتیانی و تەواو مەشغوڵ کرایە هەموو زهن و مێشتی چۆتە سەر ئەو سوشیال میدیای یعنی دەتەوێت خەڵک ئەوە بڵێ کە خەڵک مەشغوڵکردن بە شتی لاوەچی لە بەرامبەردا دەسەڵات لێی قازانج دەکا بەوەی کە ئەوەی دەیەوێت لە بابەتی سەروەت و سامان و ئەوەش یعنی ئەوە سیاسەتێکە کە دایناوە هەم کێشەی کۆمەڵایەتی پێ زۆر دەبێ هەم گەنجەکە بەنج دەکا منداڵەکەت گەنج دەکات تا لە بوارەکانی پەروەردەشدا ینی ئاستی زانستی لە لای تاچی کوردی بەڕاستی ئاسێکی زۆر نزمە ئەگە سەرنج بدەیت ئەو بابەتانە بۆتە هۆی لاوازبوونی ئاسی زانستی منداڵەکانیش باشە ئێوە یعنی زۆرجار ئەو پرسیارە ڕوبەڕووی لایەن ئیسلامیەکان دەکرێتەوە بەوەی کە دەتانەوێت ئازادی قۆڕە بکەن بەرتەستی بکەنەوە و بەرتەستکردنەوەی ئازادی نییە کە خەڵک چی دەوێ بیکە یان ئەوە شتێکی دیکەیە کە دەبێ سنوورێکە بێ بەهاکان بپارێزرێ نەخێرەوە بەنجکردنی گەنجەکانمانە و بەلاڕێدابردنی گەنجەکانمانە و مەشغوڵکردنی گەنجەکانمانە بۆ ئەوەی فکر و زهنیان فراوان نەبێ بێن لە شتەکان بکۆڵنەوە بە پشت ئەواندا بۆ ڕێنەفت و تەنکەرەکانیان بە ئاسانی ڕەوان بکەن و ئەوان خەریکی کاری بازرگانی خۆیان دەبن و خەڵکەکەش لێرە بەو شتانە بەنج دەکەن. بەڵێ مەریەم خان بابەتی هەبوونی ئەو ئافرەتانەی کە لە نێو هۆڵی پەرلەماندان
و لە باگراوەندێکی ئیسلامیدا چونکە دەبینین زۆر جار ئەو پرۆژە یاسایانە دێتە پێشەوە لە بابەتی توندتیژی خێزانی جێندەربازی هەندێک بابەت دێتە پێش کە ئەگەر بێت و کۆمەڵێک ئافرەتی لێ نەبێت کە باگراوەندی ئیسلامی هەیە ڕەنگە زۆر بە ئاسانی ئەو بابەتانە تێپەڕێ یان گریمانەی ئەوە بکەین کە کەمترین ئەو کەسانە ئەندامی پەرلەمانن کە بە باگراوەندی ئیسلامینەوە بەر لەو بابەتە دەگرین چۆن دەتوانین لە نێو هۆڵی پەرلەمان بەر بەو بابەتانە بگرین کە لە دوجاردا کۆمەلگە هەمووی تێدا زەرەر دەکات ماوەسە محەممەد ئێمە وا گۆشکراوین وا پەروەردەکراوین بەڕاستی هەر شتێک بە قازانجی ئەو میلەتەمان بێ لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هات بێدا کۆچی لێ بکەین لەوێن دەرێژدا لە هۆڵەکانی پەرلەماندا دەبینە داکۆچکاری سەرسەختی تەواوی ئەو شتانەیان ئەو پرۆژانەی کە لە سوود و کەڵکی خەڵکی هەرێمی کوردستاندان یان تەواوی پرۆژە یاسای گرنگ پێشکەش دەکەین لێ بتوانین ڕێگری لە تەواوی ئەو شتەکەم و کوردانە بکەین کە دەبێتە هۆی تێکدانی کۆمەلگای کوردەواریمان وەکو ئافرەت ینی لە تەواوی ئەو شتانە بەشدار دەبین ئینشاءڵڵا کە بە سوود و خەڵکی هەرێمی کوردستانە چونکە لە کۆتاییدا تەواوی ئەو یاسایە ناڕێکانەی کە لە هەوڵی تێپەڕاندنی دەدرێتن بۆ گۆڕینی ینی ئەو شێوازە دینداری خەڵکی هەرێمی کوردستان لە دیشی دەوەستینەوە بەردەوە لە دەروەوەی پەرلەمان ڕۆڵتانسی بووە لە هۆشیارکردنەوەی ئافرەتان بە شێوەیەکی گشتی چکە دەبینین تەوژمێکی خێرا یعنی ڕەنگە هەندێک جار بە پاپشتی دەرەچی لە ڕووی مادیەوە زۆرێک لەو کەسانە ئیبرازکراون کە برەو بە بابەتی ئەوە دەدەن کە ئافرەت بە شێوەیەک لە شێوەکان لە ماڵەکان بهێنە دەر لە بەرژەوەندی خۆیان یان لەو ئەوەی کە باسی مافی ئافرەت دەکەن باز لەوە دەکەن کە ئافرەت چۆکو ئینسان مافی هەیە ڕۆڵتان چی بووە کە هۆشیاری بە شێوەیەکی گشتی لەناو ئافرەتان بڵاو بکەنەوە مامۆستا محەممەد هاتنە دەرەوەی ئافرەت دەبێ بزانین ئافرەت بۆ بێتە دەرەوە لە ماڵەوە گرنگە بزانین ئافرەت لەبەر چ دێتەوە ماڵێت چونکە شوێنی سەرەکی ئافرەت بەڕاستی ماڵەکەیەت و پەروەردەکردنی منداڵەکانیتی ئەوەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا ئەو شەپۆڵەی زیاتر بەڕایی هاتنە دەرەوەی ئافرەت زیانی زۆری لە ئافرەت خودی ئافرەتەکە خۆیدایە چونکە هاتنە دەرەوەی ئافرەت لە ماڵەوە بەڕاستی هەم پەروەردەکە ئیهمال دەکا هەمیش ماڵەکەی ئیهمال دەکات چونکە شوێنی مانەوەی سەرەکی زۆرینەی کاتی ئافرەت لە ماڵەکەیتی بە هاتنە دەرەوەی ئەو کەرتەیە فەرامۆش دەکرێت ئیدی کەسانی شتر منداڵەکەی بۆ پەروەردە دەکات جیالەوەی کە ئەو خۆی دەیەوێتن بەس ئێستا ئێمە شتێکی کەشمان هەیە لە هەرێمی کوردستاندا جیالەوەی هاتنە دەرەوەی ئافرەتەکە ینی ڕەواجی پێدەدرێ و ئافرەت بێتن لە تەواوی ینی سێکتەرەکانی کۆمەلگا بەشداری پێ بکرێ پێچگەرەوە ئێمە ئافرەتانی خۆ ئەوانەی ماڵەوەش کاریان لەسەر دەکرێت ینی بە بەرنامە کار لەسەریان دەکرێت ئێستا دایکانی ئێمەش پێویستیان بە پەروەردەیە ینی شەپۆڵێک لەناو هەرێمی کوردستان هەیە بەڕاستی دایکانێک دروست بوون هیچ لە خەمی پەروەردەی منداڵەکانیان دانین مامۆستا ینی دایکێک کە زۆرینەی کاتەکانی خۆی لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان بەسەر دەدا بە دیار تیکتۆک و ڤیدیۆ بە ڤیدیۆی ینی ئاودیو دەکایی تیکتۆکی تەمەشای دەکا یانەوە تا بە چەندان سەعاتی خۆی لە دیار ینی تەلەڤیزیۆن و ینی دراماکاندا بەسەر دەبات چونکە ئێمە وا لە کۆمەلگای کوردی وا بۆ پێشتر وا گەورەکراوین کە هیچ دیمەنێک لە تەلەڤیزیۆن ئەگەر ینی تەنانەت ینی ئافرەتی پیاوێک دەست یەکتری بگا دەگۆڕدرا یان ئافرەتێکی بێلەچێک پیشاندرا بە تەلەڤیزیۆنەکە دەگۆڕدرا وا گەورە بووین بەس ئێستا کە دایک و باوک و کچەکانی و کوڕەکانی هەمویان بەیەکەوە تەماشای دراما دەکەن ئەوە ئێستا ئێمە بەڕاستی ینی کەوتینەتە بوارێک ینی دەبێت هەوڵی ئەوە بدەین ئێمە خوشکانی خۆمان ئافرەتانی ماڵە ئەوانیشمان پەروەردە بکەین تزای و ئافرەتانەی کە دەچنە دەرەوەش بەڕاستی شەپۆڵێکە هەرێمی کوردستانی تۆ زۆر بە دوای ئارایشگا و ینی ڕواڵەتدا ینی خەڵکێکی زۆری پێمبتەلا بووە ئافرەت ئەوانەشی کە ئیش دەکەن لە دەرەوە ینی مامۆستان فەرمانبەرن زۆرێک ینی بەوە مبتەلا بە زۆرینی ئەو پارەی کە بەدەستی دەخا باشە ئەو پرسیارە بکەم ئەوە چ پەیوەندی بە سیاسەتەکانی حکوومەتەوە هەیە کە خەڵک زۆر ینی چونکە ڕواڵەتی لە لای خەڵک جوان کردیە ینی لەبیری خەڵکی بوویتەوە کێش سەرچەکەی ناو دەوڵەت چییە ئەوە لەبیر خەڵک بردرایتەوە ئەو یانارم ئافرەت بالی هاتووە ئەو پارێکە وەریشی دەگرێت بچێت لە جوانکاری سەرفی بکاتن ینی تۆ بڕۆ تەماشای ناو فەرمانەکانی حکوومەت بکە تەماشای قوتابخانەکان بکە ینی بە چاولێکەری ئەو شەپۆڵەیەکە هەیە لە بیربردنەوەی خەمی خەڵک خەمی سەرەکی خەڵک خەرچیان بە زۆرە شتانێکی تر ڕەواجیان بە شتانێکدایە کە زۆر دوورە لە عادات و تەقالیددا و باو باپیرانی ئێمە کاک ئیمان بار و گوزەرانی خەڵک بە شێوەیەکە کە
یعنی نازانیت چۆن باسی بکەیت هۆکارەکە ئەوەیە کە دەبێت پەرلەمانێک لە ڕابردوودا هەبوو بێ کە کەسانێکی لێ نەبووە کە بتوانن بە تەواوی لەسەر مافی خەڵک وەدەنگ بێن دروستە قسەکەم دەتوانین بڵین بەشێکی دروستە بەشێکی دەگەڕێتەوە سەر ئەو حکوومەتەی کە لەلایەن هەردوو حزبە دەسەڵاتدارەکە پەیڕەوی کراوە واتە خەمی ئەوان خەمی تێرکردن و پڕکردنی قاسەکانی خۆیان بووە نەک خەمی خەڵک و ئەو پەرلەمانتارانەی کە پێشتریش هاتوون لەگەڵ ڕێزم زۆرێک بە پلان و بەرنامە نەهاتون بۆ ئەوەی یعنی باری لاری خەڵک ڕاست بکەنەوە بەڵکو زۆرێکیان ئێستا بۆ شەڕی یعنی ئەوە هەیە کە زۆرترین کاندید بڕوا بکە مەبەستەکە زۆربەی زۆری مەسەرەی پارە و ئیمتیازاتە مادیەکانە ئەندامانی پێشووتری ئێمە کۆمەڵی دادگەری خۆشبەختانە سەر ڕای ئەوەی کە مەسەلەن لە حزب واژویان پێکراوە کە نیوەی داهاتەکەیان بگەڕێنەوە بۆ حزب لەبەرەوە حزبە بنیەکی اقتصادی نییە و زائیدەن هاوکاری خەڵکی هەژاریش دەکەن و زائیدەن زۆر ئیمتیازاتیشیان لە ڕابردوودا لە ناو هۆڵی پەرلەمان وەرنەگرتووە یعنی بۆ نمونە خان و سیارە و لە هەندێک بابەتی کە لە کۆتایی خۆلی پەرلەمان مەسەن سێ چار دەفتەرێکە نازم چەندە ئەوەندە ملیۆنەیە دەدرێت بە هەر پەرلەمانتارێک ئەوانەی ما هەستم کردووە وەریان نەگرتووە بەشێکی زۆریان بەڵام دەبێ ئەمن ئێستا یعنی مستڕم تاکە کەسم ئەگەر دەرچم بۆ پەرلەمان پرۆژە یاسایەک پێشکەش بکەین کە معاشی ئەندام پەرلەمان کەمتر بکرێتەوە لەو ئاسەی کە هەیە بەشی پێداویستەکانی خۆی کە ڕۆژانە مەسەن لە ژیان و گوزەرانی خۆی بدرێ ئەوی دیکە بەڕاستی زیادێ بۆ ئەندام پەرلەمانێک 8 ملیۆن وەربگرێ خزمەتکارێکی ئەوی زادەی خایم بکاتەوە 300,000 ئەویش جاروێ 2 مانگ 3 مانگ دەتەوێت ئەو بڵێ کە مەهامی تو ئەوە نییە کە خەڵک وای تێگەیشتووە بەڵکو مەهامێکی گەورەتر لەسەر ئەستۆیە بە تاکید من بۆ پارە و بۆ ئەو بابەتان ناسم خەمی خەڵک من هاندەدا و دەبێت پرۆژە یاساژ لەوێ پەیڕۆ بکرێ فیسەبی لێەوەی با ئەندام پەرلەمان موچەی کەمتر بێ بەڵام موچەی ئەو کەسانێک کە خزمەتی زیاتر دەکەن ماندوو دەبن لەسەر شەقامەکاندا کرێکارە یعنی ئەوانە دەستیان بگیرێ بە ئەوەی خەڵک بەڕاستی هەمووی بار و گوزەرانی وەکو یەشی لێبێ بۆچی یعنی خەڵکێکی قڕ هەبێ و خەڵکێکی پڕ هەبێ باش مەریەم خەم کاتم کەم باوە بە ئەو پرسیارە بکەم کە پلان و بەرنامەی خۆت هەیە و ئامانزەی لێو دەچی ئامانجێکە کە لە خزمەتی خەڵکدایە و ڕاستکردنەوەی بە تایبەتی بار و گوزارانی خەڵک هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی ئەو بەها پاراستنی بەها خێزانیەکان کوردستان لە هەڵبژاردنەوەی دەستیدا متمانەیان بە بەندە کرد بە کاندەکانی ئێمە کرد و چوینە پەرلەمانی کوردستان خەمی سەرەکی ئێمە خەمی چاکردنی خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان دەبێت بە پلەی یەکەم و هەروەها چونکە لە ساڵانی ڕابردوودا لە 2014 خەڵک لە ناو قەیرانێکی زۆر سەختدا ئەوە تا ئێستا کە ئێمە لە مانجی دەدای هێشتا موسەیەکمان وەرنەگرتووە لە مانجی هەشدا بووە کە لە وەرزی هاویندا بووە ئەوە خەمی کار و لە پێشنەمان دەبێت دواتر بەڕاستی هەر ئەوەی کە لەسەری پەروەردە کراوین خەمی پەروەردەی ڕۆڵەکانی ئەو میلەتە لە ئەستۆی ئێمەدا دەبێت بەڕاستی هیواداری خەڵکی هەرێمی کوردستان متمانە بە کاندەکانی ئێمە و بە بەندە و بە تەواوی کاندەکانی ترمان بکات لە لیستی 147 کۆمەڵی دادگەری بۆی بتوانین چونکە چەندی ئێوەی ڕێژەی کورسەکانمان زیاتر بێ دەستکراوەتر دەبین ئێمەش لە پێشکەشکردنی پرۆژە یاسای گرنگ بە بۆ چاکردنی کەرتی پەروەردە و پێشخستن و داکۆچیکردن لە بەها بەرزەکانی کۆمەڵگەی کوردەواری باو پرسیارش بکەم لە بابەتی ساردبوونەوەی خەڵک لە دەنگدان بە تایبەتی چینی زۆری گەنجان کە ساردن لەوەی کە توانای گۆڕانکاری نەمایە توانای گۆڕانکاری لێ نەبایە لەبەرەوەی کە سارد دەکرێنەوە بە بەرنامە ساردکراتەوە گەنجان سەرخان کردو بە کۆمەڵشتانێک کە هیچ بۆی واز لە بوارە سیاسەکە بێنێ نەچوونی ئەوان بەڕاستی نەچوونی گەنجان و بەشداری نەکردنیان لە پرۆسەی دەنگدان هۆکارەکە لە بۆ مانەوەی ئەو دەسەڵات و بێکاربوونی زیاتری ئەوان و ڕووکردنی ئەوان زیاتر لە دەروی وڵات و خنکانیان لە دەریاکاندا هەردوو کاندیدی لیستی 147 کۆمەڵی دادگەری لە بازنەی هەولێر زۆر بەڕێز ئیمادڕەزا کاندیدی ژمارە 16 زۆر بەخێر بێ و مەریەم لەتیف کاندیدی ژمارە 5 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری بەخێر بێن سوپاسان دەکەم سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه